تا دێت ژیان و گوزەرانی هاوڵاتیان و دۆخی موچەخۆران خراپتر دەبێت بە تایبەت کە ماوەیەکی زۆرە موچە دابەش نەکراوە. لە ئێستادا لە مانگی ئەیلول داین کەچی هێشتا دیار نییە کەی چوو ڕۆژێک موچەی مانگی تەمووز دابەش دەکرێت. ئەمە ژوای کردووە جوولەی بازار سستی تێبکەوێت. بازارەکە زۆر کەمە لەبەرەوەی کاتی موچە دیار نییە. زووفی سیاسی ئەگەر هەواڵێکی خۆش بێ بەیانی کە دەیە بازار یەکسەر تەئسیراتی خۆی هەیە. بەڵام ئێستا بازار دۆخەکە باش نییە لەبەرەوەی قیمەنەوە موچە نەدراوە دوو مانگە نەدراوە. ئەوە هەموو کاریگەری لەسەر ئێمە و لەسەر بازار هەیە بەڕاستی. چەند بڵێن معاش لە وەختی خێ بدرێ خەڵک پارەی پێبی یعنی دێتە بازاری ئەشیایە کڕی بەس کابراکە پارەی پێ نەبی ونیا پێم وایە بێتە بازاری بەبێ پارەی ئەشیای پێ ناکڕێ. پسپۆڕێکی ئابووری ئەوە دەخاتە ڕوو کێشە سیاسیەکان و دواکەوتنی موچە وای کردووە متمانەی بازار لاواز بێت. ئەمەش کاریگەری ڕاستۆخۆ لەسەر ناسەقامگیری بازار و داهاتی تاک دروست دەکات. کاریگەری نەناردنی موچە یاخود پێنەدانی موچەی کارمەندان شایستە داراییەکانی هەرێم ئەمە کاریگەریێکی زۆر خراپەیە لەسەر بازاری ئابووری لە هەرێمی کوردستان و وای کردووە کە ناسەقامگیری لە بازاردا دروست بێت و پێشم وانێ حکوومەتی عێراقی هیچ کات پابەندی ڕێکەوتنامەکان بێت لەگەڵ هەرێمی کوردستان و لە بەرامبەرشدا ئەدای پەرلەمانتارانی کورد لە بەغدا زۆر لاوازە بە تایبەتی کاتێک کە دێتە سەر یاسای بودجە پرسە ئابووریەکان پرسە سیاسەکان بۆیە گرنگە پێداچوونەیەکی قوڵ بکرێت بە پرۆسەکە. بە درێژایی 9 ساڵی ڕابردوو موچەخۆرانی هەرێم کێشەی دواکەوتن و قەیرانی موچەیان بۆ دروست بووە کە ئەمەش کاریگەری تاوەوی لەسەر جموجۆڵی بازاڕ و جونگەکانی ژیان لە هەرێم بەجێهێشتووە. گەیلان سابیر، کورسات نیوز، هەولێر.